اوکی. ئێستا ئێمە هەرو جوورێک کە باسم کرد لە ئینترۆداکشنەکە، ئێمە دەمان هەوێ ئەمریکایەکی فێری کوردی کەین و بەو شێوەیە فێری ئینگلیسی بین. ئۆکەی، بە شێوەی زبانی خۆمان. ئێمە زبانی دایکی خۆمان لە هەموو کەس باشتر دەزانین. بە وەسیلەی ئەو زبانەی دایکی خۆمان دەچین زبانێکی دی فێر دەبین، زەمانەکان فێر دەبین، کاتەکان فێر دەبین، لە جیادەوەی کە بچین لەسەر زبانێکی وەکو ئینگلیسی یا سویدی یا هەر زبانێکی دیکە. ئێمە ئەوڵە زبانی خۆمان فێر دەبین کە ئۆڕێدی دەیزانی. یعنی من قەرار نە هیچتان فێر بکەم. هەرەو جوورەی کە کوتیشم من تەواوی ئەو تکنیکانەی کە لە مێشکدا هەیە دەزانم چۆن کەی مێشک عەزیەت دەبێت، کەی عەزیەت نابێت، چۆن شتەکە بڵێم، کەی ڕابوەستم، کەی یەک شتێش بڵێم. من ئێدیتی ناکەم ئەو فیلمانە و کلاسانە. بەڕاستی کاتێکی زۆرم دەگرێت. من هاوکات ئێستا ماستێرەکەم دەخوێنم لە ستۆکۆڵم. بەڕاستی ئەوەندە کاتەش دەپچڕم. ئەگەر دابنیشم ئێدیتی کەم و ئەوانە کاتێکی زۆری پێویستە. بۆیە ئەو شتە دەکەم فقط لەبەر خاتریەوەی کەەوە ئینگلیسیە بجۆزمەوە و بەو ئایدیا و هەدەفەی کە هەمە کە من دەمهەوێ بەشێکی زۆر لە کوردستان ئینگلیسی قسە بکە. ئەوە کارێکە کە دەیکەم بەرەو سەربەخۆی کوردستانیە. هەر ڕۆژ کوردستان سەربەخۆ بێ، خەڵکێکی زۆر ئینگلیسی دەزانێ، وەکو سینگاپۆر. ئۆکەی، ئەو ئایدیای دواتر دیسان شیرەکەمەوە. بەڵام مەبەستمەوەیە من نە ئێدیت دەکەم، هەرەو جوورەی لەسەر ئێرە زەبتی دەکەم، هەر ئاوە داونلۆد بوو دایدەنم. ئێدیتی ناکەم، نایبڕم، هیچ شتێکی لێ ناکەم. ڕەنگە لە کاتی دەرسەکەدا بچم چایەکی بێنم، من بەبێ چا ناتوانم. دەتوان ڕەتیکەن، دەتوان هاوکات بچن چایەکی بێنن. زۆر خۆماڵی دادەنیشم وەکو کلاسێکی خصوصی قسە دەکەین. بۆیە زۆر ئەوەی لە توانامدا بدەیکەم بۆی کە شتەکە پرۆفێشناڵ دەربێ، تەواوی شتەکە ڕێکوپێکە لە ئەنواعی تکنیک کەڵک وەردەگرم کە مێشک وەریگرێ. پێویست ناکە هیچ شتێک بنووسن، بەس جۆ بدەنێ. نە فشار بۆ مێشکتان دێنم، نە چۆن ئێمە دووشتمان هەیە. ئێمە هەمیشە کە دەرسیان پێکوتوین خەڵکێکی زۆر لە ئینگلیسی ترساوە بە بۆنەیەوەی کە معەلیمەکان ترسان دویانین، ئەو نۆڕەنانەی مێشک ترساون. بە هەر کەس دەڵێ وەرە ئینگلیسی فێربە دەترسێ. بۆ ئەو ترسە لە چۆڕا دێ؟ ئێمە هەمیشە فێریان کردوین کاتێک دەچینە سەر کلاس شتێک فێر نابین، هەمیشە بەمایان کتۆکە ڕەنگە ئێمە مێشکمان نەیکێشێ، ڕەنگە ئەو هەستی ئەحمەق بوونیان داوە بەمە لە خۆڕە. کەس نەیکتۆ ئەرێ بڵێ خەتا لە معەلیمەکە نەبێ کە نازانێ بیڵێ. من ئێستاوەی باز دەکەم، حتا ئێستا کە ئێوە شت فێر نەبوو خەتای معەلیمەکە بۆ، هیچ خەتای دانیش ئامۆزی قەت نەبوو. ئێمە ستودنتی ضعیفمان نییە. هەر کەس دەتوانێت ئێستا ضعیف و قەوی، مێشک قەوی بێ ضعیف، یان کەس کوردی تەواو قسە دەکات. چۆنە ئینگلیسی سێرێ قسە دەکەن، سێرێ قسە ناکەن، چۆن معەلیمەکە نەیزانیوە چۆن مێشک کار دەکات و چۆن لەو تکنیکانە کەڵک وەرگرێ. چون من کە ئێستا دەرس و پێ دەڵام، من بەردەوام خۆ لە جیات ئێوە دادەنێم کە مێشک و حەزیەت نەکەم. بەردەوام هەز دەکەم بەو لای دیکەی مێشکم کە ئەو لای دیکەی مێشکم دەرسەکەی پێدەڵێ هاوکات، ینی ئینەرژێکی زۆر دەوێت کە خۆ لە جیات ئێوە دابنێم و لە هیچ چۆن نەیەڵم ون بن. قەول و پێدەدەم، ناهێڵم فشار بۆ مێشکوو بێ، ئەوە قەول بێ، بەس ئێوەش قەول بدەن ئەو شتە بڵاو بکەنەوە. چون هیچ هەدەف و هیچ هەدەفێک لە پژەوانە نیە بێم ئێدیتی کەم، بێم کاناڵی یوتیوب دانم. من پێشترەوەم کردو ساڵی 2021 کاناڵێکی تێلەگرامیم دانا، هەروانم بە فارسی کورد بۆی کە خەڵکی ڕۆژهەڵا. بەڵام ئێستا دەم هەوێ بە کوردی سۆرانی بیڵم و دواتریش بە کوردی بادینی ئەو دەم ڕەنگە بیڵێنەوە. بەڵام زۆرم بۆ گرینگە کە ئەوەی بزانن خۆماڵی دانیشتون دەیڵێم و هیچ کات لەسەر ئێدیت و شت دانانم. یعنی عیبم لێ مەگرن ئەگە شتێک وانێ زۆر وەکو ڕەفیقان دادەنیشین قسە دەکەین ئەو شتێک کە هەمە گرینگە بیجۆزمەوە هیچی دی.
ئێمە لە زبانی کوردیدا ئێمە لە تەواوی زبانەکانی جیهاندا تۆ پەیامێکت هەیە مەسەیجێک هەیە لە نێو مێشکتدا دەتەوێت بێنی نێو زبان و بیڵێ بە کابرای وەکو کۆدێک لە نێو مێشکی کابرایدا بینوسی وایە لە تەواوی زبانەکانی جیهاندا ئێمە 12 دانە شێوەمان هەیە کە دەتوانین ئەو مەسەیج و پەیامەی بێنین لە نێو ئەو شێوەیەدا بیڵێین ئۆکەی کە پێ دەڵێن ساختار 12 دانەمان هەیە من نەنێوی ساختارەکان دەڵێم نەگرینگە بیانزانن هیچ تەواوی ئەو شتانەی کە بەخۆم پەیدا ڕۆیشتوم ئەو شتانەی کە ئێوەی ترساندۆ هیچیان ناڵم کوردی خۆماڵی وا بزانە لە سەعارزی دانیشتون لە کوردستانێ باسی کوردی دەکەین 12 دانە شێوە هەیە کە تۆ مەسەیجێکت هەیە دەتوانێ بیڵێ جا لە ناو کوردیدا 6 دانەیان یاین 50% لە 12 6 دانەی ئێمە لە کوردیدا خەریکی لەگەڵە خەریک وشەی خەریکم یعنی تۆ بەس لە وشەی خەریکم تێبگەی 50% زبانەکانی دنیا فێر بووی خەریکم لاین دەنووسێ خەریکم ئەو وشەیە ئەستێرەی ئەسەن پاڵەوانی وشەکانە ئەو وشەیە ینی 50% زبانی کوردی و زبانەکانی جیانە وشەیە خەریکی کوردی تۆ تێبگەی 50% تێگەیشتوی تەواو بوو 50% یعنی 6 دانیان خەریکی تێدا مەسەلەن دەڵام ینی لەو جوملانەی کوردی کە ئێمە دەیڵێین تو بیری لێ بکەوە 50% نیوەی وشەکان ئێمە خەریکی تێدا وشەی خەریکم جایا دەیڵێین یا لە ناو دڵی قسەکەماندا ونە دەتوانین بۆ نمونە دەڵام خەریکم قسە دەکەم ئەوە ڕاستەیەک یا دەڵام بەڕابردوودە خەریک بووم قسەم دەکرد ئەوە ڕابردوویە یا داهاتۆکەی دەبێتە خەریک دەبم قسە دەکەم سبەینە ساعات 2 تا 3 پێت خۆشە وەرە جۆ بگرە ئۆکەی ئەوە سێ دانە ئەوە سێ تێدەگەی نەوعێکی دیکەی خەریکمان هەیە کە ئێمە بەس زەمانی پێ ئیزافە دەکەین ینی کاتەکەی دەڵێن بۆی کە زۆربەی کات بۆ درۆکردن بۆ مبالەغەکردن یا بۆ بەیانی حەقیقەتێک کە چەندە جددیە مەسئلەکە ئێمە کاتی پێوە دەنێن بۆ نمونە دەڵێم 10 ساعتە خەریکی قسەکردنم ئێمە لەبیرتان نەچی خەریکین ئەمریکایەکە فێری کوردی دەکەین ئێمە ئێستا ئەمریکایەکە دەزانێت ئێمە 50% زبانی کوردی و تەواوی زبانەکانی جیهان زبانی ئینگلیسی هەموو خەریکمی تێدایە جا خەریکی ئێمە بە کوردی خەریکمە ینی 10 ساعتە خەریکی قسەکردن بۆ نمونە نەوعێکی دیکەی بۆ ڕابردوو 10 ساعت بوو خەریکی پیاسەکردن بووم کە سیارەیە کات خۆت پێدادا یا نەوعێکی ئاخری ئەوەیە کە باسی داهاتوویە 10 دقەیدی دەبێتە 2 ساعت خەریکی مەسەلەن سعیکردنم ینی خەریکمی تێدا وەکاتیشی تێدا ینی 2 ساعتە خەریکی سعیکردم 5 ساعتە خەریکی قسەکردم 10 ساعت بوو خەریکی ئەوە بوو پس خەریکی ئەوەڵ خەریکێکی سادەیە خەریکم قسە دەکەم خەریک بووم نانم دەخوار سبەینە خەریکی پیاسەکردن دەبم ساعات 3 تا 4 بۆ نمونە هەر ئەوانە بێنە کاتی پێوە بنێ دەبێتە کاکە 10 ساعتە خەریکی قسەکردنم 10 ساعت بوو خەریکی نان خواردن بوو 10 دقەیدی دەبێتە 20 ساعت ئەمە خەریکی ئەو پرۆژەیە ئۆکێ کەواتە 6 دانە لەو 12 دانەی کە ئێمە مەسەیجێکمان هەیە بەو نەوەعە دێتە دەرێ یعنی تۆ بە سوێدی قسە بکەی بە ئینگلیسی قسە بکەی ئەو مەسەیجە کە دەتەوێت بیکەی ئینگلیسی خەریکمی تێدا جا ئێستا من دەیە بزانێ خەریکم دەبێتە چی بە ئینگلیسی تەواو ئێتۆ کە کاتێک بە زبانی خۆت خەریکمی بناسیەوە لە زبانەکانی دیدا بۆ نمونە دەچی سوێدی فێر دەبێت زوو دەچی بزانی خەریکم دەبێت چی بۆ نمونە بچین لێرە ئێستا گرنگ نییە ئینگلیسیەکانی بەڵام من گوتم پێویست ناکە هیچ لەبەرکەن هیچ بنووسن هیچ تەواوی ئەوانە ئەوەندەی بەسەردا دەچینەوە لە من چاکتری فێر دەبن خەریکم بۆ نمونە ئەمریکایەکان پێی ناڵن خەریکم پێی دەڵێن ING ینی هەر فعلێک فەرمانێک ئەوانە ING دەگرێ هەمان خەریکمی کوردی خۆمانە
پێویست ناکە ING شتی لە بەرکێ و نازام ئەوان ئێمە دەڵێ خەریکمەوان دەڵێن ING مەسەڵەن دەڵێن I'm drinking باشە خەریک میوانە ئەوەیە ئەوان هەیە فعلێک فەرمانێکی دێنن لێرەی دادنێن بۆی کە ئیجازەت هەبێ ING کەڵک وەرگری دەبێ ئەوە بێ ئەوە دوای پێتان دەڵەمەوە چی ئەسەنگە گوێی مەدەنێوانە هەموو هین ئاسانە کاریوە نییە فعلەکەی بێنە ئێرە مەسەلەن eating باشە خەریکم نانی دەخۆم I'm eating خەریک بووم نانم دەخوارد ڕابردووەکەی I was eating ئۆکێ خەریک دەبم سپێنێ دوو تا سێ خەریکی قسەکردن I'll be speaking یا مەسەلەن مبالغە قسەکەی تێداویانی درێژ تێداویان لە خۆڕا شتەکەی گەورە دەکەینەوە 10 ساعاتە خەریکی قسەکردم ئۆکێ دیسان ING دەگرێت بەڵام کاتەکەشی لەگەڵ I have been talking for 10 hours ئۆکێ کاتەکەی بۆ دێنین هەرەوەی کوردی خۆمانە پێویست ناکە خۆ موشەکی لە حەوا ناکەیت یا 10 ساعات بوو خەریکی پیاسەکردن بوو I had been walking for 10 hours یا مەسەلەن 10 دقەی in 10 minutes دەبێتە 3 ساعات کە خەریکم قسە دەکەم in 10 minutes I will have been talking for 2 ساعات 2 hours بۆ نمونە گرنگ نێ ئەوانە ئێستا ئەو شتێککە فێری بوون ئەوەیە ING ئینگلیسی خەریکی خۆمە یعنی ئەمە خەریکەم چۆن فێری و ئەمریکایی دەکەم دەڵم کاچی ئەمریکایە تۆ ING بە هەر فعلێک بوو فەرمانێکە و نانەی ئێمە لە کوردەواری خەریکمی پێوە دەنێ کە دەتەوێ بڵێ ئێستا خەریکی ئەو شتەم خەریک لەگەڵ فعل و فەرمانەکەی دێنێ دەڵێ خەریکیم نان دەخۆم یا خەریک بووم نانم دەخوار یا خەریک دەبم نان دەخۆم ئۆکەی خەریک 50% دیتان یعنی ئەوەی تێدا چینێرە ئێمە ئەو دوازدانەیەمان هەیە لە کوردیدا لەوەی زیاترمان نیانی هەر مەسیجێکمان هەیە لە کوردیدا ئەمە یەکێک لەوانەی لێ دەردێ ئەو دوانەی ئەوڵم زرد کردو لەگەڵ 1 و 3 زرد کردو باشە 2 4 ئەو ڕەنگە لێ کردو نازام چ ڕەنگێکە سوورەت بەنەوشە 2 و 4 زەوجن باشە ئەوانە هەمان خەریکمی کوردی خۆمانن ئەگە سەیریکەن هەموو خەریکمی تێدان باشە بۆ نمونە بابێمەوە ئێرە ئێمە ئێستا تەواوی زبانەکانی جیهان ئەو دوازدانەنا سێکە ئەو دوازدان ئەو دوازدانەی فێربی لێکی بکەوە لە نێو کوردیدا تۆ ئینگلیسی فێربی باوەڕم پێ بکە ئینگلیسی هەرەوەندەیە بەڵام ئەوەی بوو دەچی بە ئینگلیسی داخێنی وەرە بە زبانی کوردی خۆت کە ئۆڕێدیە تۆ لەسەری قسە دەکەی وەرە با لێکی کەینەوە بزانیت چ فەرقی هەیە ئێمە گوتم ئێستا خەریکەم ژمارە 2 4 ئەگە سەیریکە هەموو خەریکی تێدایە ئەوانەی وەسەتێک ینی دوویەکان ینی ئەگە ئاوە سەیریکەنەها ئەوە هەموو باسی ئێستایە ئێمە نێوی دەنین 2 پێویست ناکە هیچ لەبەرکەم بەس سەیریکە ئەوە ئۆڤەرویویە فقط ئێستا مێشتان گێرم دادێنم پێویست ناکە هیچ یەک لەوانە لەبەرکەن ئەوە نێوی دەنین 3 ئەوەش نێوی دەنین 1 ئەوە ڕابردوویە ئەو باسی ئێستاش باسی داهاتووی دەخۆ لەو 3 زیاترمان نییە وایە کەواتە ئەوەیان دەبێتە 2 1 گرنگ نییە ئەگە سەیری ئەو ڕەنگە چی پێ دەڵێن منە ئەو ڕەنگە پرپڵی پێ دەڵێن بە ئینگلیسی پێم وایە ئەو ئەگە سەیری بکەن هەموو خەریکمی تێدا جا خەریکێک مەسەڵەن دەڵێم خەریکم نان دەخۆم ئەوە خەریکم ئەو مەسەیجێکە جا دەتوانین لە زیاد وای هەر شتێکی بڵێ ینی تۆ هەر شتێکی کە هاتە لە نێو زێهنتدا بەوەی دەکوترێت خەریکم نان دەخۆم ئێستا ئەگە شتەکە باسی ئێستا خەریکم یا خەریک بوو نانم دەخوارد
خەریک بوو ئەوە ڕابردووکێتەوە تا ڕابردوو و داهاتۆکەشی خەریکی نان خواردن دەبم سەعات 2 تا 3 سپێنێ بۆ نمونە ئەمەسەن دەڵێ سپێنێرە 2 تا 3 ستەکێ وڵا دەڵێ خەریکی نان خواردن دەبم خەریکی قسەکردن دەبم خەریکی فوتباڵە دەبم بۆ نمونە ئۆکێ هەر بۆیە لەو ڕەنگەشم داناوە کە بزانن ژمارە 4 هەمان ژمارە 2یە بەڵام بەس کاتمان پێوە ئیزافە کردو یعنی توولی زەمان لە کەنجیەوە مەسەلەن 2 سەعاتە خەریکی نان خواردنم لەسەرێ بەس کوتمان خەریکی نان خواردنم لە خوارە دەڵام 2 سەعاتە خەریکی نان خواردنم کەواتە ئەوەی خوارەوە بەزە 2 سەعاتەی زیادی هاتەوە 2 سەعاتە خەریکی نان خواردن ڕابردۆکەی 4 سەعات بوو کاتی پەیوەندراوە 4 سەعات بوو خەریکی نان خواردن بوو مۆش خەریکەکەت لەبیر نەچێ ئەو خەریکە و ڕەنگە بەنەوش و پڕپڵەی ساز کردەوە هەم لەسەرم لە خوارێ 2 و 4 هەر یەکن بەس 4 هەمان 2یە بەس کاتی پێوەیە ژمارە سەیەکەی ینی داهاتۆکەی دەڵام 20 دقەیدی ینی داهاتوویە ئێستا ڕاست نییە 20 دقەیدی دەبێتە 2 سەعات کە خەریکی نان خواردنم ینی بەردەوامەوە 2 سەعاتە خەریکی نان خواردنم بەڵام 20 دقەیدی ئێستا 1 سەعات و 40 دقەیە بۆ نمونە خەریکی نان خواردنم ئەگە بمهێت 2 سەعاتەکەی بڵێم 20 دقەیدی دەبێتە مەسەلەن لەوە زۆر کەڵکی لێ وەردەگرین مەسەلەن دەڵێم 3 ساڵی دی ئەوە دەبێتە 3 ساڵی چی هەفتەیەکی دی دەبێت 3 ساڵ خەریکی مەسەلەن دەرس خوێندنم مەسەلەن مانگێکی دی دەبێتە 1 ساڵە لەو کۆمپانیایش دەکەم تۆ بتەوێ ئەوەی بە ئینگلیسی بڵێ وڵە لە کوردی خۆت حاڵی بە بزانەوە چێ هەیە هەتو کوردی خۆت گرفتت نییە مشکلت نییە دەیڵێ ئێستا بتەوەی بکە ئینگلیسی ئاو خواردنەوەی بەڵام کوردیەکەی نازانی ئێمە باس تەرکیز دەکەینە سەر کوردیەکەی کوردی فێر دەبین تا ئێستا هیچم پێ نەکتون دیسان دەڵم تکراری دەکەمەوە دووپاتی دەکەمەوە کە هیچ مەنووسن نیگەران مەبنەوانم مێشک و گێرم دادێن من دەزانم مێشک و چۆن فێر دەبێت بەس تاقەت پێنە هیچی دیکەی ناوێ ڕەنگە بەنەوشەکان 2 و 4 هەرەوە بوو باشە ئێستا دەچینە سەرە و ڕەنگە زەردەی دەچینە سەر سێ ناچینە سەر یەکێ پێم خۆش سێ دەڵێن نانم خواردووە ئامریکایەکە ئاوە فێر دەکەین دەڵێن هەر فعلێک فەرمانێک ئەو دوودانە ئوویەمان پێوەنا لەگەڵەو هەیەی ئەوە ئێرە ینی ئەمە باسی ژمارە سێ دەکەین ئێمە لە کوردیدا دووئوی کە بە فەرمانێک بە فعلێکەوە دەنین ئاوەی لێدیە نانم خواردووە کردوومە نووسیومە مەسەلەن دیتوومە هەموو دووئویەی پێوەیە لەگەڵ هەیەکەی کەس لە خۆی پرسیەوە ئەو دووئویە چێ پێوەی دەنین بەڕاستی کەس لە خۆی پرسیەوە ئەوە چێ پێوەی دەنین ئەگەر لە خۆت نەپرسیەوە کوردی خۆت دەبێت سێ و دووەیە بۆ دەستی مەسەلەن بە زبانی دیکە لە چی دەگەڕێ ئەو نانم خواردوویە هەمان هەڤە لە نێو زبانی ئینگلیسیدا I have eaten کە عمرێکە هەر تێی دەنووسن معلمەکان چی پێیان ستودنتەکان فێرکەن هەرێەوە هەڤە چیەوە چۆیە ئەو پرێزەنت پێرفێکتە لە کۆڵوانە بەوە بە دووئوی کوردی ینی نانم خواردووە ئەوە دەیە بە ئەمریکایەکێ بڵێ کاچی ئەمریکای ئەو هەبێکێتە بۆ فعلەکان بەکاری دەبێ و دووئویە ئەمە لە کوردیدا دەیکەنە دووەکەی مەسەلەن سەیرم کردووە خوێندوومەتەوە لێوت ئاوی لێدێ و دووئویە ئاوەیە پێم گوتووە ڕۆیشتوومە ینی چوومە نووسوومە تەواوی فعلەکان ئەو دووئویەی پێوەدەنەی دەبێتە ئەوە ڕابردۆکەی ئەو جار یەک بێی پێوە دەنین بێ ئامریکایەکان زۆریان بۆ پرسیارە بۆچی لە کوردی ئەمە بێی پێوە دەنین بە فعلی چون هەر دووئویەکە هەیە بەیەکی پێوە دەنین هیچی دی ئەوە دەیکاتە ڕابردوویەکی دوور کە مازی بەعیدی پێ دەڵێن هەم لە عەرەبی هەم لە فارسی مازی بەعید ینی ڕابردوویەکی دوور دواتر بەو تۆزیع دەدەم ئێستا بەس گێرمکردنە یەکدانە ئۆڤەرڤیویە ئامریکایەکە دەپرسێت دەڵێ و بێی بۆ پێوە دەنێن خواردە بووم ڕۆیشتە بووم جۆب دێ و بێیانە
نووسە بووم، کردە بووم، پێم گوتە بوو، فێربوو بووم. هەموو بێ پێوەیە، دەتوانێت و بێی تەوزەح لێ و پێ بوو لە کوردی پێوەی دەنێ. ئەوە هەمان هەدی ئینگلیسیە. I had eaten، خواردە بووم. I had watched، بینی بووم. I had read it، خوێندبوو بوومەوە. بێ پێوە دەنێن لەگەڵ ئەو دوویەش کە نیشانەی سێیەکە، ینی ژمارە سێ ئەگەر لێرە سەیریکەم ئەوەیە، ینی دوو دانە ئووی پێوە دەنێن. ئوو خواردوومە، هەرچی پێت خۆشە فعلێک فەرمانێکی بێنە دوو ئووی پێوە بنێ لەگەڵ ئەو هەیەکە، ئەگە بێیەکی پێوە بنێ دەبێتە ئەوە، دەبێتە ڕابردوو. دەنانە باسی ئێستا دەکەی، باشە؟ داهاتۆکەشی هەرەوەیە. تاو کات نانم خواردووە، یەک دانە تای پێوە دەنێن، دەنا خواردووەکار خواردووە. ئەمن یەک و فێر ناکەم هەر لە خۆڕە، چۆن هەموو دەیزانن. لە ئێستا یەک دانە شت بڵم. ئێمە لە زمانی کوردیدا، سیرکە لە زمانی کوردیدا لە زمانی کوردیدا ئێمە داهاتوومان نییە، بەس ئێستا و ڕابردوومان هەیە. یعنی چی؟ یعنی مەسەلەن دەڵێم سیرکە زبانەکانی کوردی و فارسی و ئەوانەی میدڵ ئیست پێیان دەڵێن زبانهای قەیدی، ینی بە قەیدێک دەگۆڕێ. بەڵام زبانەکانی ڕۆژاوایی زبانهایەکن کە ستراکچرەکەی دەگۆڕدرێ، ینی شکل و قیافەی فعلەکەی دەگۆڕدرێ. بۆ نمونە ئێمە لە کوردیدا دەڵێن دەچم، دەچم، هەردوو یەکن، وایە دەچم. سێ دانە. بەڵام ئەو لە ئینگلیسی سێ دانە شکلی جیاوازی هەیە. لە کوردیدا ئێمە قەیدێکی پێوە دەنێن، شکلەکە هەر دەچمە. باشە، ئەگە بڵم ئەلان دەبێتە خەریکم، یعنی ئەو خەریکم دەچم ئێستا. ئەگە بڵم سپەینە تومارۆ، سپەینە دەچم، معناکە دەگۆڕدرێ، بەڵام فعلەکە هەر دەچمە. دیوتە ینی ئەگە ئەلانی لە پشدانیم دەبێتە ئەوە خەریکم دەچم، خەریکمی دەگرێ. ئەگە سپەینێ دابنم یانی سپەینە دەچم. ئەگەریش هیچ دانێ مەسا هەمیشە دەچم، یعنی بەردەوام دەچم. بۆ نمونە هەر بۆی کە سەیریکەن، ئەگە مەبەستم هەمیشە بێڵام I go، سپەینە دەچم ویڵی دەگرێ I will go، چا ویڵ دێ. ئەگە باسی ئێستا بکەم شکلەکە دەگۆڕێ I am going، تم خەریکمی تێدا، باسی ئێستاە، خەریکم دەچم I am going. سپەینە دەچم I will go، هەمیشە دەچم، عادەتەن دەچم بەردەوام I go there. دیتە ئەوەش هەر بە لەبەر چاو بێ. جا بۆیە لە ناو کوردیدا ئێمە دەڵێن ئێمە بەس ڕابردوومان هەیە لەگەڵ ئێستا. دواتر بەشێکی جیاواز بۆی دادەنێم. بۆچی؟ چونەما شتێکی وەکو ویڵ یا سەوفە لە عەرەبیدا نیمانە، یعنی ئەمە نەڵێم سپەینە دەچم قەت بۆمان ڕوون نابێتەوە، یا لەبێ لە کانتێکستی قسەکردنەکەمدا معلوم بێ
یاوەکی لەبێ سبەینەیەک سەعاتێکی دی شتێکی بڵم ینی قەیدێکی بڵم کە ئەوە ئەو معنای بگەێنێکم باسی داهاتوو دەکەم. بۆیە فعلانێک کە هەمانەن ئەوانن هەموو یعنی مەستەرەکەیان چوونە باشە چاوگی پێڵەن چاوک مەستەر دەتوانین بیکەینە ئێستا یا دەتوانین بیکەینە ڕابردوو. ئەگە ئێستا بێ دەتوانین بیکەی دەچم خەریکی پێوەنێ ینی خەریکم دەچم یا دووئەکەی پێوەنێ دەبێتە چوومە یا هەرو خەریکە کاتی پێوە بنێ سیرکە ئەوە هەمان وایە کاتی پێوەندراوە خەریکیشی پێوەیە 10 ساڵە خەریکە دەچم یا دەیکەینە ڕابردووکەی چووم خەریک بوو دەچووم ئەوە هەیە چوو بووم ئەو دووئەی پێوە لەگەڵ بەیەکە ئەوەش کاتی پێوەیە 10 ساڵ بوو خەریک بوو دەچووم کەواتە ئەو 12 دانە دەبێتە ئەو شتێکە ئێمە ئیشیان لەسەر ڕێکین ینی ئۆڤەرویویە گەرمکردنێکی مێ بۆی کە بزانیت تەواوی ئینگلیسی ئەو 12 دانەیە ینی ئەو کاتێ ئەو 12 دانە تەواو بێ ئینگلیسی فێر بووی ئینگلیسیش وەکو تفەنگێکی وایە تفەنگەکە ئەو 12 دانەیە گولەکانیشی وشەن کە ئەوانش تکنیکی خۆی هەیە کە چۆن لە کاتێکی کەمدا وشەکان بە شێوەیەک فێربین نەک لە بەریانکەی لە بەرکردن شێوەی نییە تۆ بچی وشە لە بەرکەی قەت فێر ئینگلیسی نابی ڕێگاکەی و پێ دەڵم بۆیە لە قسمەتی داهاتوودا دەچین لەسەر بە جوزئیات ئەو شتانە دەخێنەوە شتێکە ئەوڕۆ باسم کرد بەڵام تەواوی ئەو ئینگلیسیە کە قەرارە فێری بن ئەو 12 دانەیە لە کوردی لە هەر زبانێکی دنیای بگەڕێن ئەو 12 دانەیە لە ئینگلیسی لە سوێدیە هەر مەسیجێک لە مێشکتدا هەیە بە یەکێک لەوانە دێتدرێت تۆ ناتوانانی بە شێوەیەکی دیکە هەنی یەکێک لەو 12 دانەیە 4 دانە لەو بەری 3 دانەش لەو بەری یەک بە معنای ڕابردوویە لەسەرێ دوو بە معنای ئێستا سێ بە معنای داهاتوویە یەک و دوو سێ و چواریشمان هەیە کە ڕەنگەکانیشم جاکردنەوە بارێکی دیکەی سیرکەنەوە هیچ شتێکم نەکوت بەس کوردیمان کوت باسی خەریکم کرد کە 50% ینی 6 دانە لەو 12 دانەیە ڕەنگەکەیان پڕپڵە بۆ چون خەریکمی تێدا 3 دانشی ئەو ئویانەی پێوەدەنین لە کوردیدا نانم خواردووە ئەگە و دوو ئویە بێ پێوە بوو دەبێتە ڕابردەکەی نانم خواردە بوو یا تا ئەو کات نانم خواردووە دەبێتە داهاتوەکەی یەکەکانیش ئێستا بڵێم نان دەخۆم بەردەوام نان دەخۆمەوە یەکێکی سادەیە ینی ئەمە نان دەخۆم وەرزیش دەکەم دەرز دەخێنم بەردەوام ینی مەسەلەن تۆ دەتوانی لە فڕۆکەدابی بڵێ لەگەڵ کەسێک قسە دەکەی بڵێ وەڵا ئەمە وەرزیش دەکەم ئێستا خۆ وەرزیش ناکەێت تۆ لە فڕۆکەدای بە مە بەست بەردەوام وەرزیش دەکەمەوە ئەو یەکەی سەرێ ینی ئەوەیە یا بڵێ دوێنێ نانم خۆرد لەوێ ئەوە دەبێتەوە سادەیە ینی ڕابردوویەکی سادەیە یا سبەینە نان دەخۆم ئەوەش سادەن هیچ شتێکی سەیری نییە ئەوانە هەموو ئەو سێدەنکە بۆیە پێشی دەڵان سادەکە ئێمە هەموو دەیزانین باقیەکە شەشیان خەریکی تێدا 3 دانەشی ئەو دوو ئویەی تێدا تەواو زیاتر پەیدا دەچینەوە